بەیانیتان باش ڕۆژتان باش بۆ هیوام کە ڕۆژێکی باش و پڕخێر و خۆشی بێ بۆ هەمولایەک ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستیە بۆ هیوام ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادی بەڕێ بکەن هەر یەک لە ئێمە بێگومان بە خۆشەویستیەوە توانین بژین خۆشەویستیمان بۆ چواردەوەرمان بۆ کەسانی بەرامبەرمان بۆ ژینگەکەمان بۆ نیشتیمانەکەمان بەڵام ئەمڕۆ بە تایبەت ڕۆژی خۆشەویستیە بۆ عاشقان بۆیە پیرۆزبایی لە هەموو خۆشەویستانی جیهان و عاشقانی جیهانەکەین پرۆگرامی ڕۆژباشیشمان تایبەت کردو بە ڕۆژی ڤەلانتاین تۆری پرۆگرامەکەمان باسکردنە لە گوڵ و خۆشەویستی و ڕۆژی ڤەلانتاین و هەموو ئەو بابەتانەی کە تایبەتە بەم ڕۆژە بەڵام سەرەتا بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ دەکەم و دواتریش ئەو بڕگە و بابەتانی بۆمان ئامادە کردوون لەم ڕۆژەدا پێشکەشی ئەوەیەکە. مەسرور بارزانی پیرۆزبایی لە ماریۆ دراگی سەرۆک وەزیرانی نوێی ئیتالیا دەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا نووسیوێتی بە بۆنەی سوێن خواردنی وەک سەرۆک وەزیرانی نوێی ئیتالیا پیرۆزبایی لە ماریۆ دراگی دەکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژی بەوەش کردووە ئیتالیا دۆست و هاوبەشێکی جێگەی متمانەیە. چاومان لەوەیە پێکەوە کار بکەین بۆ بەرەو پێشبردنی دۆستایەتی و بەرژەوەندیە هاوبەشەکانمان. یاریدەدەری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند دابەشکردنی موچە 30 ڕۆژ جارێک بڕیارێکی فەرمیە. ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ڕایگەیاند بڕیاری دابەشکردنی موچەی فەرمانبەران 30 ڕۆژ جارێک بڕیارێکی فەرمیە و وەزارەتی دارایی ڕاست پێدراوە بۆ ئەوەی لە هەر 3 ڕۆژ جارێک موچە دابەش بکرێت. هەروەها ڕاشیگەیاند بەپێی داهاتی بەردەست ڕێژەی لێبڕینیش لە موچەی فەرمانبەران کەمتر دەکرێتەوە. ئاماژەی بەوەشدا ئەم هەفتەیە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی دیکە سەردانی بەغدا دەکاتەوە. قەدەغەی هاتوچۆی سەرتاسەری لە عێراق ڕادەگەیەنرێتەوە. وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاردراوە هەموو ڕۆژانی هەینی و شەممە و یەکشەممە لە هەفتەدا هاتوچۆی قەدەغەی سەرتاسەری بێت. ڕاشیگەیان ڕۆژانی دووشەممە و سێشەممە و پێنجشەممە هاتوچۆ سنووردار دەبێت و لە کاتژمێر 8 شەو تا 5 بەیانی هاتوچۆ قەدەغەت دەکرێت. بەهۆی شەڕی نێوان دوو گروپی سەر بە تورکیا 15 چەکدار لە ئەفرین کوژران. سەرچاوەیەک لە شاری ئەفرین بە کوردستان 24 ڕاگەیاندووە ئەمڕۆ شەڕ لە نێوان هەردوو گروپی جیش الئیسلام و گروپی ئەلجەبهە ئەلشامیە ڕوویداوە. شەڕەکە چەندین کاتژمێر بەردەوام بووە. سەرچاوەکە ئاماژەی بەوەش داوە بەهۆی شەڕەکەەوە زیاتر لە 15 چەکداری نێوان هەردوو گروپە چەکداریەکە کوژراون و 12 دیکەش بریندار بوون. جەختیشی کردەوە لە شەڕەکەدا چەکی قورسیش بەکارهێنراوە. تەندروستی جیهانی ڕای دەگەێنێت ڤاکسین دەتوانێت سنوورێک بۆ بڵاوبوونەوەی کۆرۆنا دابنێت. سومیا سوامێنتان ئەندامی تیمی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند ڤایرۆسی نوێی کۆرۆنا لە کۆڤید-19 مەترسیدارترە. بەو پێی لە لێکۆڵینەوەکانیان دوور دەرکەوتووە ئەوانەی تووشی کۆڤید-19 بوون و پاشان چاک بوونەتەوە بەڵام دەرکەوتووە وێرانی دروستکردنی بەرگری لە دژی ڤایرۆسەکە جارێکی دیکە تووشی زنجیرەی نوێی کۆرۆنا بوونەتەوە. تەندروستی جیهانی جەختیش دەکاتەوە ڤاکسینی کۆرۆنا دەتوانێت سنوورێک بۆ بڵاوبوونەوەی پەتاکە دابنێت و ڕێگری لە تەشەنەکردنی بکات. ڤاکسینی کۆرۆنا لەسەر منداڵان تاقی دەکرێتەوە. زانکۆی ئۆکسفۆردی بەریتانی کە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیای ئەسترازینکا ڤاکسینی کۆرۆنای بەرهەم هێناوە دەیەوێت کاریگەری ڤاکسین لەسەر کەسانی بە تەمەن بچووک منداڵی تاقی بکاتەوە. زانکۆی ئۆکسفۆرد ئاماژی بەوە کردووە 300 منداڵی تەمەنیان لە نێوان 6 بۆ 7 ساڵدایە بە شێوەی خۆبەخش بەشداری تاقیکردنەوەکە دەکەن. لەو ژمارەیەش 240 منداڵ ڤاکسینی کۆرۆنا وەردەگرن و ئەوانی دیکەش کوتانی دژە هەوکردنیان پێدەدرێت. لە ڕۆژی جیهانی خۆشەویستیدا عاشقانی کوردستان هاوشێوەی جیهان بۆنەکان دەکەنەوە دەرفەتێک و بۆ گەیاندنی ئەمە بێجگە لە کورتەی هەواڵەکان بابەتێکی دیکەتان بۆ ئامادەکراوە کە باز لە ڕۆژی جیهانی خۆشەویستیەکەین عاشقانی کوردستان هاوشێوەی جیهان چۆن بۆنەکان دەکەنەوە و دەرفەتێک بۆ گەاندنی پەیامی خۆشەویستی بە خۆشەویستیەکانیەوە ڕێگای ئەو فۆتۆگرافای کە ساڵانە
30 ساڵە زیاتر وێنەی گەنجانی سلێمانی ئەگرێت و گوێبیستی بەشێک لە چیرۆکی ئەو گەنجانە دەبین. زیاتر لە 30 ساڵە وێنەی گەنجانی شارەکە دەچرکێنێت. زۆرینەی ئەو وێنانەی کە گرتوونی لە ڕۆژی خۆشەویستیدا بووە. بەشێکی زۆری خۆشەویستانیش کە یادگاری ڕۆژی خۆشەویستیان لە چاوی کامێرەکەی ئەمەوە تۆمار کردووە ئێستا بەیەگەیشتوون. لە مێژووی ئەو 34 ساڵی کە من فۆتۆگراف بووم هەموو ساڵێک لە چواردەی دووە کە ڕۆژی ڤالەنتاینە شێوازی کارەکان مەم گۆڕیوە چونکە لە گەنج و لە بەتەمەن و لە هەموو شێوازەکان عاشقەکان هاتوون لە لای من فۆتۆیان گردووە هەر یەکە و بە شێوازێکی جیاواز. بەتەمەنەکان چۆن چۆنی بەتەمەنەکان ئەوانەی کە کاتی خۆی عاشق بوون ئێستا بەیەک گەشتون ئەوانەی کە هەرماونەتەوە لەو بوارە لەو شێوازە. زیاترینی ئەو کەسانی کە وێنەیان لە لای من گرتووە ئەو کەسانە بوون کە عاشق بوون ئەو گەنجانی کە تازە بەیەکەگەن یا ئەو کەسانی کە پێشتر عشقی یەکتری بوون و ئێستاکێنە تەمەنیان زیایان کردو و ئەو ڕۆژیان لا پیرۆزەویێنەوە لە لای من وێنەکانیانەگرنەوە. میران یەکێکە لەو گەنجانەی کە ڕۆژی خۆشەویستی کردوتە دەرفەتێک بۆ گەیاندنی پەیامی خۆشەویستی بە خۆشەویستەکەی کە چەند ساڵێکە لێی دابڕاوە. 3 ساڵە خۆش بێت و هەموو ڕۆژێ نەک لە ڕۆژی ڤالەنتاینە هەموو ڕۆژی حەزەکەم هەر گوڵی بەمێ چونکە خۆی جوانترین گوڵە بۆ ژیانی من بۆ تەمەنی من و خۆشەویستی من چەندێک حەزەکەم هەموو ژین یا هەموو تەمەنم بۆ ئەو دام لە پێناو خۆشەویستی بۆ ئەو لەم ڕۆژەیە پێی ئەڵێم کە زۆرم خۆشەوێ خۆشەویستیم هەموو تەمەن و خۆشەویستیم هەر بۆ ئەوە ئەوەی کە لە توانامامەبێ بۆ یەکەم هەتا ئەو لە منی زیاتر خۆش بێ و لە من ڕازی بێت. هەرێمی کوردستان هاوشەوەی وڵاتان لە ڕۆژی گیانی خۆشەویستیدا ڕەنگی سوور دەپۆشێت. عاشقان ئەو ڕۆژە دەکەنە دەرفەتێک بۆ پێدانی گوڵی سوور و سێوی میخەکڕێژ بە هاوسەر و خۆشەویستەکانیان وەک سمبولی خۆشەویستی. دالیا کەمال، کوردستان 24 سلێمان. لە هەرێمی کوردستانەوە بینیمان کە عاشقان چۆن ئامادەکاریەکەن و ئەیانەوێت لە ڕێگەی گوڵێکی سوورەوە بێت خۆشەویستی خۆیان دەربڕن بۆ خۆشەویستانیان. بزانین لە ئیسپانیا چۆن یاخود ئەم ڕۆژەیە دەکەنەوە کە لە کاتێکە حکوومەتی ئیسپانیا لەگەڵەوەی کە ڕێکارەکانی بۆ خۆپارێزی لە کۆرۆنا تون کردوتەوە، بەڵام بە بۆنەی ڕۆژی خۆشەویستی و ڤالەنتاینەوە ڕێگەی باکردنەوەی دوکانەکانی تایبەت بە گوڵفرۆش یاخودە و شوێنانی کە دیاری و بابەتی ڕۆژی خۆشەویستی یاخود بڵێن ڤالەنتاینی تێدایە ئەو دوکانانە ڕێگەیان پێدراوە بکرێنەوە. بەپێی ئامارەکانیش فرۆشی گوڵ بە ڕێژەی لە 150 کەمی کردووە لە ئیسپانیا. با من هاوسە ببینیم. فابیۆ لاڤیاش خانمێکی گوڵفرۆشە و سەرقاڵی ئامادەکردنی چاپکێ گوڵە. سەرەڕای ئەو دابڕانەی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهاندا دروستی کرد، بەڵام هیوایەک هەیە لای گوڵفرۆشان کە کڕیاران ڕووبکەنەوە دوکانەکان و گوڵ و دیاری تایبەت بە ڕۆژی خۆشەویستی بکڕن. وەک هەموو کەس دەزانێت دۆخەکە هێشتا قورسە، بەڵام خەڵک کاردانەوەی باشیان هەیە بۆ ڕۆژی خۆشەویستی چونکە بەروارێکی تایبەتە. لە ڕابردوودا کە مانگی شوبات دەهات پیاوان دیاریان بۆ هاوسەرەکانیان دەکرێت، بەڵام ئێستا گوڵ و دیاری دەدەن بە پیاوەکانیان. ئەگەرچی مەترسیەکانی کۆرۆنا هێشتا زۆرێک لە دوکان و شوێنە گشتیەکانی بەداخراوی هێشتووەتەوە، بەڵام ڕێگەدراوە دوکانی گوڵفرۆشی و دیاریە تایبەتەکان بە ڕۆژی خۆشەویستی بکرێتەوە، چونکە پیشەسازی گوڵ بە شێوەیەکی خراپ ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری لەسەر دروست کرد. بە گوێرەی ڕێکخراوی نەتەوەیی جوتیاری 40,000 کەس لە ئیسپانیا لە کەرتی گوڵ و ڕووەکی ڕازاندنەوە کار دەکەن. ئێمە هەمان ئەو برا زۆرە گوڵە جۆرە و جۆرەی ساڵانی پێشترمان نییە، چونکە زۆرێک لە جوتیاران زیانیان لێکەوتووە. دارەیەکی باشش نییە تا بتوانین بەرگەی ئەو زیانە زۆرە بگرین و زەویەکان بە گوڵ داچێنین. لە ئیسپانیا هەر جوتیارێک مافی ئەوەی هەیە
کە تا 18140 یۆرۆ لە حکومەت وەربگرێت وەک هاوکاری دارایی و فرۆشی گوڵ لە 150 دابەزیوە و گوڵفرۆشانیش ئاماژە بەوە دەکەن ئێستا زۆربەی گوڵەکان بۆ پرسەکان و گۆڕستانەکان دەبرێت بەهۆی گیان لە دەستدانی هاوڵاتیان بە ڤایرۆسی کۆرۆنا. ڕۆژی خۆشەویستی لە زۆرینەی وڵاتانی جیهان دەبێتە هەناسەیەکی بەردەوامی بۆ ژیان و تێپەڕاندنی ئەو دۆخەی کۆرۆنا بە سەختی بە جیهانیدا. کەرتی پیشەسازی گوڵیش لە چاوەڕوانی دەستی خۆشەویستاندایە تا بوژانەوە بەخۆوە ببینێت و زیانەکانی ساڵی ڕابردوو قەرەبوو بکاتەوە. لە کوردستان بینیمان ئیسپانیامان بینی کە هەر بە بۆنەی ڕۆژی ڤالەنتاینەوە ڕێگەدراوە دوکانەکان بکرێنەوە بە هەمان شێوەش کە زیاتر لە 2 مانگ بوو بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا گەورەترین بازاری گوڵفرۆشتن لە لۆس ئەنجلوسیش لە ئەمریکا داخرابوون بەڵام بە بۆنەی ڤەلەنتاینەوە کە ڕۆژی خۆشەویستیە بازارەکە کراوەتەوە و کڕیارێکی زۆر سەردانیەکە با ببینین لە لۆس ئەنجلس بزانین چۆن گوڵفرۆشان گوڵەکانیان ئامادەکەن بۆم ڕۆژە. گول و کولیلک بەدەوترین دیارینە دە هەموو بۆناندا لێ تایبەتمەندی ئەوان دە ڕۆژە ڤالنتایندا هەیە کو داخواز لەسەر گولێن سۆر زێدە دەبە گولا سۆر ژی سیمبۆلە حەزکردنەیە لێ لۆس ئەنجلس ها ئەمریکای مەزنترین بازارە گولان هەیە بناوێ لۆس ئەنجلس فلاور دیستریکت ئەو ژ بۆی هەیەما دوومەهام بسەدەما بەلابوونا ڤایرۆسی کۆرۆنا گرتی بوو و کارێ گولفرۆشان نەما بوو لێ بەهاتنە ڕۆژە حەزکردنێ دە 14 سباتێدا بازار گەشت بوو. خواردنگە هەیە گول دەکڕین لێ نەها ئەو ناکرن کاری مەژی کێم بوویە شبەر کۆ ئەم نەما ئاهەنگ و چالاکیان بڕێوە دەبن ئەڤ یەکژی باندۆرەکە مەزن خستیە سەر کاریمە. فرۆشیارێ لەڤر پشتێ بە ڕۆژە ڤەلەنتاینێ و ڕۆژە دایکان بە ئاوایەکی سەرەکە گرێددن و داهاتە وان دڤان هەردوو ڕۆژاندا یا هەری زێدەیە لە گۆڕ ڕۆژێن دنێن ساڵێ. باوەرم کۆ ڕۆژە حەزکردنێ دێ ڕەوشەمە باشتر بکە پشتی دوو مەهاجە گرتن و بێکاریە ئەمە دیسا کار بکەن. ساڵا 2020 بەگشتی یەک ji ساڵێن هەری خراپ بوو لەسەر گولفرۆشان لەڤر و داخواز لەسەر گول و کولیلکان نەما ئەو ژیش بەر نەمانە ئاهەنگ و هاتن و چوونێ. باوەرم گۆی ئالیکاریش بۆ گولفرۆشان هەبە وێکردن و فرۆتنژی هەبە. ڕۆژە ڤەلەنتاین دەکەوێت 14 سباتێدا ڕۆژە حەزکردنەیە و گول و ڕەنگە سۆرژی سیمبۆلاوێ ڕۆژێنە دەیدەژی بازارە دیاری و گول و کولیلکان گەرم دەبە. ئیڤا عومەر کوردستان 24. بە بۆنەی ڕۆژی گیانی خۆشەویستیەوە کورتە فیلمێکی کۆمیدی لە سلێمانی بەرهەمهێنرا کە نزیکەی 30 ئەکتەر بە شێوەی خۆبەخشانە بەشداری لە کورتە فیلمی کۆمیدی خۆشەویستیە کردووە و وێنەکانی لە سلێمانی تۆمارکراون. ئێستا با فیچەرێک لەسەر بەرهەمهێنان و کاتی تۆمارکردنی فیلمەکە ببینین بزانین چۆن لەسەر ئەم ڕۆژە ئەم کاریان کردووەم ئەکتەرانە و بەیەکەوە بینەری کورتە فیلمەکە بین. هاوارەکە باران باران هەستە دەبێت تەقەتەکە دەبێت ئێمەی بۆ ماڵیگەوە ماڵیگەوەیە ئێمە میوانی باشە تۆ چی ئەخە چی کۆما توشەکە ئەمە لای چەند دوو جان سەرمان ناچمە دەرەوە قەتێنەوە دێنە ماڵەکە بەکاری دێنەوە معاشمۆ نەکردووە هێشتا مەشەدی ئێرە مەشەدی ماڵەمان ئەم شەدێنە حاجە دەشوە باشە تۆ لەسەر قەنەفەکە پاڵتۆ ڕاششاری ئەخەوتی تۆش بزانە هیچ شتێک لە دەستێ بۆ منکردی لەدوای سیارەکە یەکەم جار بەکاری خۆبەخشیشەکەم بەڵام کاکلەوەر کاتێک کە پێوتم و بانگی کردن بۆ میشە بە خۆشحاڵیەوە منیش ئیشەکەی بۆکەم. گرنگیەم فیلماوەیە بۆ ڕۆژی گیانی خۆشەویستیە 42 لێرەوە پیرۆزبایی لەوە ئەو ڕۆژە لە هەموو عاشقانەکەم لە هەموو خۆشەویستانەکەم هیوادارم بەم کارە خزمەتێکی بچووکی عاشقانم کرد. هەیە لەم ڕۆژە بخەوێت؟ ناکاکەم ڕۆ سەری ژنە بکە پێ و کافێ بڕە بەسەرە ژن بکە. کاکەم ڕۆ چییە؟ شەژنەم عراج چی آخر؟ نازانی کات بەرانکەم ڕۆژی ڤەلەنتاینە ڕۆژی خۆشەویستیە؟ چۆن بەرە تازە زانیت کاکە لە باری خۆتۆ لێرە دنیا نییە. هەم ڕۆژی خۆشەویستیە ڕۆژی هاوسەرگیریشمانە ئەڕۆی قاعد بە دیاری بۆ نەکەن. وەڵا کاکەی فەلان بەتەمایە هەدیەکی سوڕایتێکم بۆ بکات هەدەیەک بێت سیارێکم بۆ بکڕێت. سیاری باغا؟
خوا کار کردووە پیا هەیە لەم ڕازەکە بۆ سەری ژنە دەقەکەم کە خوێندەوە دەقێکی زۆر جوان بوو پێم خۆش بوو کە بەشدار بم هەرچەند ئەم ئیشە ئیشێکی خۆبەخشە بەڵام ئیشێکی زۆر زۆر جوانە بۆیە پێم خۆش بوو کە بەشدار بم دو ساعات ئێمە لە دیارانگی و خەریکی چینگار دنیا سەر بەخۆ تازە خەبەر بەخە خەوتن وە لێرە دنیاێ کات ڕۆژی خۆشی چی وەڵام لە شتان نازانم ڕۆژێکی مێژوویە زانچ ڕۆژێکی ئامانجی ئێمە خۆبەخشەکە ئەوەیە بۆی خەڵک بینەر دوورکەوێتوانە لەو دراما ساقاتە تورکیانی کە لە کەناڵەکانە کە شیرازی هەموو کۆمەڵگان تێکداوە ئێمەمانەی بینەر ڕاکەشینەوە بەلای کللتوری و فەرهەنگی کوردی تێک نەچێت و ئیشەکانی ئێمە زیاتر کۆمەڵایەتین لێرە جژنە بۆچی ڕۆچیە چۆن ڕۆژێکی زۆر مهمە چۆن ڕۆژێکی مێژوویە بەڵام ڕاستێکی تایبەت نیە بە هاوسەرەکە ڕۆژەڵی بۆ ئەمە بەشێک بوو لە یاخود بڵین هەندێک دیمەنی ئەو کورتە فیلمەی کە بەرهەمیان هێناوە کۆمەڵێک لە ئەکتەران لەسەر ڕۆژی خۆشەویستی زۆر جار لە نێوان هاوسەراندایان خۆشەویستاندا ئەو کێشە یاخود بەردەوام گلەیەوە لە یەکترەکەن بە تایبەت خانمان کە ئەیانەوێت هەموو ڕۆژەکان یاخود بڵین هەموو ئەو دەیتانی کە هەیەە لەگەڵ هاوسەرەکانیان لەگەڵ خۆشەویستەکانیانە لە بیریان بمێنێ بە تایبەت خانمان هەمیشە گلەیەوەکەن یاخود پرسیاری ئەوە لە هاوسەرەکانەکەن لە خۆشەویستەکان یاخود لە کەفڵەکانەکەن کە چ ڕۆژێکمان ناسی یەکەم ڕۆژی یەک ناسیمان یەکەم دیدارمان یەکەم نازام چی هەموو ئەمانە بەڵام پیاوانیش بێگومان لەو دەیتانەیە زۆر یاخود بڵێن کەمتر بە بیریانیەتەوە بەڵام ئەمەش مانایوەنی کە خۆشەویستەکان لەبیر کردبێت. ئێستا ئێمە میوانداری کاملیا نەوسودیمان کردووە کەیکێکە لە ئەکتەران و بەشداربووان لە کورتە فیلمی ڕۆژی خۆشەویستی لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت بەیانیت باش کاملیا خان ساود لەبێ ڕۆژێکی باش و ڕۆژی خۆشەویستیش لە تۆ پیرۆزەکەم. زۆر سپاسدانەکەم بەیانی جەنابی شت و بینەرانیش باش و ستافی جوانی کوردستان 24 ڕۆژی خۆشەویستی لە هەموو لایەک پیرۆز بێت. زۆر سپاس. کاملیا خان پێم بڵێم کورتە فیلمە کە ئامادەتان کردووە کەی پێشکەشیەکەن ئەمڕۆ ئامادەتان کردووە بۆ ئەمڕۆ یاخود باسێکی فیلمەکەمان بۆ بکەی بۆکەی ئامادەکرێت؟ بەڵێ ئەم فیلمە ئەم کورتە فیلمە بۆ ڕۆژی خۆشەویستی دروست کراوە هەر ئەم ڕۆژ بڵاو بێتەوە. بەڵێ و پرسیارەکەی تر هەر بەنسبەت فیلمەکەەوە بوو زیاتر بڵێن تەنز ئامێزە یاخود لە خۆشەویستی لە لایەنی کۆمیدیاوە باس ئەکات هەندێک ناوەڕۆکی فیلمەکەمان بۆ باس بکەیت. بە چاوان ئەم کورتە فیلمە کە بۆ ڕۆژی خۆشەویستی دروست کراوە لە نووسەر و دەرهێنەری زۆر بەڕێز کاگرە بوار محەممەدە و بە شێوەی کۆمێدی ئامێزە و ئەوەی کە بەگشتی نزیکەی 20 ئەکتەرن کە 4 بۆ 5 ئەکتەری سەرەکی تێدایە کاگرە بوار محەممەد کاک پشتیوان ئەبێجگەر و هەروە خاتوو ئارەزوو کاکەبرا خۆشم و خاتوو گوڵێ. ئەم فیلمە چونکە هەتا ئێستا کەسێک بە شێوازی کۆمێدی ئامێز دروستی نەکردووە دەرهێنەری ئەم فیلمە کاگڕێ بوار محەممەد وای بە باشزانی کە کورتە فیلمێکی جوان دروست بکات بۆ ڕۆژی خۆشەویستی. باشە ئەمە لە چیەوە سەرچاوی گرت کاملیا خان چۆن بوو بڕیارتان ناکە ئەو کورتە فیلمە بە شێوەی کۆمیدی بڵێن بەرهەم بهێنن؟ وەکو ئاماژەم بەوەدا هەتاکو ئێستا
فیلم یان کورتە فیلم بە شێوازی کۆمێدی دروست نەکراوە بۆیە کاگرێ بوار محەممەد دەرهێنەری ئەم فیلمە وای بە باش زانی کە کورتە فیلمێک بە شێوازی کۆمێدی دروست بکات و کاری لەسەر بکات کە بە خۆشحاڵیەوە کارێکی جوانیش دەرچوو. کامیلیا خان لە هەندێک لە گرتەکان بینیمان کە ئەکتەرەکان بەتایبەت تۆ داواکاریت هەبوو ئەو دیمەنانە کە لە ناو کورتە فیلمەکەدا تۆمارتان کردووە کامیان بەلای تۆ زۆر سەرنجڕاکێش بوو و پێ دوایە کە ئەبێتە دیمەنێکی زۆر کۆمیدی و لە ناو خەڵک ئامەنێتەوە. هەمووی زۆر جوان بوو بەلای منەوە یعنی هەر کامێک لە لەختەکان لە بەشەکانی جوانێکی تایبەتی هەبوو. لەختەیەکی کۆتایی هەیە کە ئەچێتە ناو قاعەکە و کەس دیار نییە هەچەند با فیلمەکە خۆتان بیبینن ئەو لەختەیەم زۆر ئەوکو خۆم ئەنی پێکەنینێکی زۆر زیاتری هەبوو بەڵام فیلمەکە بەعام زۆر جوانە کۆمێدیە دڵنیام بینەرانیش و هەموو کەسێک پی خۆش دەبێت. بۆ هیواین لەکوێ نمایشەکرێ کامیلیا خانبا لێرەوە بینەران و بیسەران ئاگادار بکەینەوە لە کورتە فیلمەکەتان؟ جارێک ئەوەیان ڕادستی ینی ئەوەیان ئەچێتەوە لایەنی دەرهێنەر کە لەکوێ بڵاو ئەبێتەوە ئەنی ئەو دوایی ئەمڕۆ بانگوازی بۆ ئەەکەین بڵاوی ئەەکەینەوە هەرچەندە هێشتا فیلمەکەتان بڵاو نەبووتەوە بەڵام پێتان وایە کە ڕەخنەی لێگیرێت یاخود ئەو ڕەخنانە چییە بێت کە ڕوبەڕووتانە بێتەوە؟ بە خۆشحاڵیەوە تاکو ئێستا هیچ ڕەخنەیەکمان ئاراستە نەکراوە بەڵکو زیاتر دەستخۆشیمان لێکراوە بەڵام ئەگەر هەر ڕەخنەیەک کە چاکسازیەکی لە پێشا بەیانی ڕەخنەی سازەندەی پێ ئەڵێن ئەو ڕەخنەیە لەسەر چاومان بەڵام هەتاکو ئێستا بە خۆشحاڵی هیچ ڕەخنەیەکمان لێ نەگیراوە بەڵکو دەستخۆشیکی زۆرمان بواتەوە. باشە کامیلیا خان پێتان وایە لە ڕێگەم کورتە فیلمەوە کە باشەوەیەکی کۆمیدیە یاخود بڵێن خۆشەویستی و کۆمیدیشە ئێوە پامی چیە گەێنن؟ من ئەمە یەکەم کاری ڕۆڵبینینی منە ناوفیلمە بەتایبەتی لەگەڵ ئەم ستافە ئازیزە. دەتوانم بڵێم کە ئەم ستافە زیندووکردنەوەی کولتوری هوەری کوردیە کە بەداخەوە بەرۆنەمان ئەڕوا کە بە شێوەی کۆمەڵایەتیە و بۆنە و ڕۆژی جیهانیەکانە و پەیامی ئێمە ینی پەیامی ئەم ستافە جوانە ئەوەیە کە ئەفم کە وەکو فیلمەکە وتت یان بەعام بەگشتی بڵین ئەو پەیامەی کە ئێوە هەتانە لە گەیاندنی ئەو فیلمە کاتێک بینەر ئەیبینێت کە زۆر جار بینی ومانە فیلمە خۆشەویستیەکان هەندێکیان خەم ناکەن یاخود بە کۆتاییەکان بە خەمگینی ئەبێت بەڵام پەیامی ئێوە لە ڕێگەی ئەم کورتە فیلمەوە کە هەم کۆمیدیایە هەم خۆشەویستیە چییە بۆی کە بیگەێنن بە بینەر؟ یەکەم شت ئەوەیە کە ئەکید دەبێت لە ڕێگەی کورتانی لە ڕێگەی فیلمی کۆمەدیاوە خەندە بهێنە سەر لێوی بینەر وەک دەزانین لە وڵاتی ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا بەسەر قێرانێک و ناخۆشیێکی زۆرە تێپەڕمان کردووە بۆیە شێوازی کۆمێدی هەم خەندە ئەهێنێتە سەر لێوی بینەر هەم ئەوەی کە ئەو پەیامە باشتر لە ناو بینەر و خەڵکە بڵاو دەبێتەوە. بەڵێ کامیلیا خان
وەکو ئەم بەرهەمەتان یاخود ئەم کورتە فیلمەتانە بێتەوەی کە دەواازەیە بکەنەوە بۆ کاری دیکە یاخود بەنیازن هیچ کارێکتان ئامادە کردووە لە پلانتانە بێ بۆ دوای ئەم کورتە فیلمە ئەنجامی بدەن؟ جارێک لە ئێستا دیار نییە بەڵام بە خۆشحاڵیەوە با ئاماژێک بۆ بدەم ئەم سافە کار بۆ بۆنەکان ڕۆژی جیهانیەکان ئەکرێت وەکو ڕۆژ جیهانی باوکان ڕۆژ جیهانی ئافەتان 8 مارس ڕۆژ جیهانی کرێکار و چەندین بۆنە و ڕۆژ جیهانیەکانی تر بەڵام لە ئێستا دیار نییە تەنها توان بڵم بە خۆشحاڵی و جارێکی تریش ئێمە بەرهەممان ئەبێت بەڵام جای لە ئێستایا دیار نییە بڵم فلان بەرهەم بەڵێ کاملیا خانەگەر دوایین پەیامی خۆت بگەێنی لە ڕۆژی عاشقاندا پەیامی تۆ چییە بۆ ڕۆژی ڤەلەنتاین؟ ڕۆژی ڤالەنتاین ڕۆژی خۆشەویستی لە هەموو کەس پیرۆز بێ بەتابەتی ئەوانەی کە کەسێکیان لە دڵایە هەموو ڕۆژێک بۆ هەر تاکێک پڕ بێ لە خۆشەویستی پڕ بێ لە جوانی و هیوادارم هیچ دڵێک زێر نەبێت. زۆر سپاس خاتون کاملیا نەوسودی ئەکتەر و بەشداربوو لە کورتە فیلمی ڕۆژی خۆشەویستی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. ئێستاش بابێکەوە بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا چۆنە بێ لە کوردستان تا بزانین ڕۆژی خۆشەویستی لەگەڵیدا ژینگەش خۆشەویستیمان پێبەخشێت. هەروەک لە سەرەتای پرۆگرامەکەەوە ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەتە بە ڕۆژی خۆشەویستی
بۆیە ئێمە قسە لەسەرەوەکەین لەسەر گوڵ لەسەر هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستە بە ڕۆژی ڤالانتاینەوە. ئێستا من میوانێکم لایە کە پێشەوەی خۆی بێت دیارێکی جوانی هێناوە بۆ سۆدەی ڕۆژ باش کە گوڵێکی جوانی بۆ ئامادە کردوین ڕێباز عەبدوڕەحمان ئەویش وەک یاخود بڵێن کاک ڕێبازی گوڵفرۆش کە دوکانی گوڵفرۆشیان هەیە و بەخێر هاتی و بەیانیت باش کاک ڕێباز. زۆر سپاس. ئەم ڕۆژەت لێ پیرۆز دەکەم بۆ هیوایم هەمیشە لە خۆشەویستیا بژین. ئەم ڕۆژە لە تۆ لە تەواوی ستافی کوردستان 24 پیرۆز دەکەم و لە تەواوی عاشقان و خۆشەویستانی جیهان و بەتایبەتی کوردستان پیرۆز بێت. زۆر سپاس. کاک ڕێباز دەزانین ئەمڕۆ کە ڕۆژی خۆشەویستی بەڵام بڵێن ڕۆژی ئێوەشە ڕۆژی گوڵفرۆشانیشە. چۆن بوو ینی یەک دوو ڕۆژە ئێوە بازارتان چۆن بووە خەڵک زۆر ڕووی تێکردن؟ وەڵاهی بەراورد بە ساڵانی پێش و تۆزێک جیاوازی هەبوو کەمترە بڵێن 140 لە چاو پار و پێران جیاوازی هەبوو بڵێن. پێت دەچێت ئەمڕۆ زیاتر بێوە نیە؟ بەخوای بەو گوێرەی کە دوێنێ شوێ ئەمە خەریکی گوڵفرۆشتن بووین ئەمڕۆ باشترە بێ بڵێ. کێنەوانەی کە زۆرتر گوڵەکانەکڕن؟ وەڵاهی زۆرن ئەوانەی کە یەکتریان خۆشەوێت ئەوانەی کە عاشقن. ئاخر بۆ نمونە کام تەمەنە ئێمە بینی وانە زۆر جار هاوسەران گوڵ بۆ یەک ئەکڕن. تایەتی با بڵێن پیاوان پیاوی بەتەمەن بێ یاخود دەمێک بێ هاوسەرەکەی لەگەڵیا بێ و گوڵی بۆ بکڕی بێت یاخود نا تەنها بڵێن گەنجانن زیاتر بۆ عاشقەکەیان بۆ خۆشەویستەکەیانە بن. بخۆی زیاتر گەنجانن بەڵام تێدا هەیە بەتەمەنە ئێستا مشتێکی تایبەتمان هەیە هەموو ڤالانتاینە دێ مشتێکەکەمان ئێستا تەمەنی 75 ساڵە هەموو ڤالانتاینێک دێ خواتەمەنی درێژکە هەموو ڤالانتاینێک دێتن تەمەنی خێزانی دەبێتە چەند ساڵ ئەوەندە تاڵە گوڵی دەبێت لە بۆ خێزانی زۆر بە تەمەنیشە بێگومان پیاوە ئەوەی پیاوە بەڵێ ژنێکی بەختەوەری هەیە هەڵبەت پیرۆزی بێ و تەمەند درێژ بن ئینشاڵڵا ببنە نمونەیەک بۆ هەموو عاشقانی دیکەش. کاک ڕێباز کێ ئەم ساڵ زۆرترین گوڵی کڕی ئەمە پرسیارەوەکەم کێ بوو لە بڵێن لە هەولێر کە زۆرترین گوڵی بۆ عاشقەکەی کڕی ئەگەر بۆ ئەم ڕۆژ نەبێ یاخود لە ماوەی ڕابردووای و چەند گوڵیش بوو؟ ئەو کەسێکە زۆرترین گوڵی دەکری هەڵبەتە کچانن زیاتر گوڵی دەکرن چکە کچان یان ئافرەتان هەر بەوەی بەناوبانگەکە میهرەبانن دڵسۆزن ئەوەی کە ئەمە دوێنێ شوێ بینیمان بەڕاستی خەڵکەشی زۆر زۆر ڕووی تێکردین بەشی زۆری کچ بوو ئافرەت بوو ئەوەی کە زۆرترین گوڵی کڕی دوێنێ شەوێ ئەوڕۆ مەسەلەن ئەد زمان هەیە 100 گوڵی هەیە 100 تاڵ ڕۆز هەیە 150 تاڵ ڕۆز هەیە 200 تاڵ ڕۆز هەیە ئەوجا هەیە ینی لە پڕاش ئۆردێر دەکە داوا دەکا ئەوە دیار نییە ئەو ڕوبزانە چۆن دەبێت چۆن نابێت. باشە هەبووە بۆ نمونە داوای 100 گوڵ بکا بە یەکجار 100 گوڵ بکڕێ و بیڕاتێ بەڵێ ئەوە دوێنێ شوێ ئەوەمان زۆر بوو یەک کەس 100 تاڵ ڕۆزی دەکاتە یەک دەستە گۆڵ یان دوێنێ شوێ هەمان بوو 200 تاڵیش بوو 200 تاڵ ڕۆز ڕۆزی سوود دەکاتە یەک چەپکە گوڵی گەورە و تەواو. باشە ئەمەی کە دروستان کردووە ئەمە نمونەیەکە یاخود چۆنەی ڕازێنەوە زیاتر ئێوە پێشتر ئامادەیەکەن یاخود لەسەر تەڵەبی ئەو کەسانەیەکەیان بەخۆی ئەمە پێشتر هەندێک ئامادەکاری دەکەین لەلایەکی دادنین شوێنێکی جیاواز و ڕێکی لە بۆ دادنین ئەوە نمونەیەکە هەر لە بۆ کوردستان 24 مینە دوێنێ شەوێ دروستم کرد گوتم بە ئامادەبی بەداخەوە تۆزێک درەنگ ئاگداریان کردمەوە ئەگەر ئەجینا شتی جوانتر و گەورەتریشم دەینا بەڵام ئەوەندا کراکە بهێنم خۆش بێت دیارەکە جوانە بەڵام حەزیش مەکرانی ئەرمێزەکەتان داپۆشیە بە گوڵ وەڵی لە خزمەتی بازبەزاری داهاتبی بەسەر سپاس مەمنون ئەوە خۆی جوانە. کاک ڕێباز گوڵفرۆشی چۆنە خۆشە پیشەیەکی خۆشە؟ بەخوای ئەمن لە 2007 توکانی گوڵم دانا گوڵی سروشتی کە توکانەکەم دانا هەتا ئێستا هەر پیشەم گوڵفرۆشە و زۆرش مرتەعام لە ئیشەکەم زۆر سەربەرزم بە ئیشەکەم
لەخوای بەزیادبی ناو ناوبانگەکی باشمان لە هەولێر و لە کوردستان بەڵێ بە ئیشەکەم زۆر بۆ ئەو پرسیارم لێ کردی چونکە ئەگەر ئیشێک لە دوای ڕاگەاندن بیری لێ بکەمەوەیە کە دوکانێکی گوڵفرۆشی دانم زام خۆشە ئەمێ دوای ئەو کارم دەستکەم بە گوڵفرۆشتن بەسەرچا ئەمەش ڕێنوێری دەکەین لە خزمەتین بەسەرچا زۆر باشە و کاتە پێم بڵێن چۆن گوڵەکان بێن و لەکوێوە بەڵامی تر منافەسەم نەکەن ئەگەر دوکانێکی باش ئەمە منافەسە ناکەین بەسەر بخۆی منافەسەکە دروست دەبی کچێکی جوان گوڵ بفرۆشی کەس نایەتە کەس نایەتە لایەوەی لە منیاکڕن کاک ڕێباز ئەو گوڵانەی کە بۆ ڕۆژی خۆشەویستی ئامادەتان کردووە جیاوازترین یاخود هەر ڕۆسە سوورەکانە فرۆشن و ڕەنگی تری تێکەڵ ناکەن بەخۆی پر فرۆشترین گوڵ ڕۆزی سوورە لە ڕۆژی خۆشەویستیە لە چاردەی دوو پرفرۆشترین گوڵ عەفوو ڕۆزی سوورە بەڵام هەیە دێ گوڵی لە بۆ دایکی دەبا سوور و سپی تێکەڵاو دەکا هەیە گوڵی لە بۆ باوکی دەبا سوور و سپی تێکەڵاو دەکا هەیە لە بۆ خوشی دەبا ینی ئەوانێک کە خۆشەویستن بەشی زۆری گوڵی سوور دەبن ئەوجا ئەمە مانگێک پێش ئێستا مانگونی وەک پێش ئێستا ئامادەکاری دەکەن ینی مانگونی وەک پێش چاردەی دوو ئامادەکاری دەکەین بۆی کە گوڵەکانمان ئامادەبی هەموو بەرهەمەکانتان لە دەرەوە هێنن لەکوێوە زیاتر گوڵی ڕۆسەکە هێنن بە تایبەت بەخوای بەداخەوە بەرهەمی خۆماڵیمان نییە باسی گوڵی دەکەم بەرهەمی خۆماڵیمان نییە لە گوڵان لێرە ئەرێوەڵا هەمووی لە دەرەوە دێ لە وڵاتانی دەرەوەی کوردستان دێ تقریبان بەرگەی چەندێکە گرێ ئەو گوڵە بەخوای ڕۆز مۆدێلی زۆرە ڕۆسەیە 20 ڕۆژ تا 25 ڕۆژ دەمێنێتەوە لە ئاوە ئەگەر لە ئاوبی هەشە هەتا 15 ڕۆژ هەفتەیەک ئەوش لە ئاو دەمێنێتەوە بەپێی ئەو جۆرە گوڵی کە ئەتۆ داوا دەکەی مەسەن ئەمنی گوڵفرۆشکە ئەو گوڵی داوا دەکەم لە دەرەوە گوڵ هەیە کوالێتی بەرزە گوڵ هەیە کوالێتی مەسەن بە نمرەی هەیە نمرەیەک هەیە نمرە دوو هەیە سوپەر هەیە ناوی گوڵەکان هەیە هەر جۆرە و یعنی لە ڕۆسەکەشا چەند جۆرەی هەیە زۆر جۆری هەیە ئێستا من ئەمڕۆ کامیان بکڕم زۆرترە مێنێتەوە ئەتۆ ڕۆزی سوور بکراوە لە لای خۆم پێتەڵێم چ بکرا باشە دەی با پرسیارێکی زۆر تایبەتیشە لێ بکەم بڵێ گوڵە بۆ کێ کڕی یاخود بە تەمای بۆ کێی بکڕی بەخوای جارێ زۆر سەرما قاڵە ئەخۆ بێ لە پاڵ ئیشەکەش تا ئەوەشە لە بیر بوانی ئەوەشم لە بیرە حتمما هەر دەبی لە بیرم یەگە لە بیرم نەبی تووشی کێشە دەبم هەر دەبی لە بیرم ئەکی تووشی کێشا بینە کەواتە بە دیارێکی باش و گوڵێکی باشی بۆ ئامادە دیارێکی زۆر گەورە بە نرخم بۆ ئامادەکردو ئینشاءڵڵا ئەزمینێ سورپرایزەکەم ئاشکرا باشە با سپرایزەکە و تێک نێن بۆی ببێتە سپرایزێکی خۆش و ینی نەیبیستن کەس گوێی لێ نیە لێرەوە باسی ناکەین سپرایزەکە کەشف نابێ کاک ڕێباز ئەم ساڵ زیاتر گوڵ بۆ چ بۆنەیە کڕا لەیەوە بەخوای ئەم ساڵ یعنی ئەمە باسی ئەم ساڵ و 2020 دەکەین بەداخەوەکە مردن زۆر بوو لە هەموو وڵاتان کوردستانش بەدەر نەبوو لەو ڤایرۆسە بەڕاستی گوڵ بەشی زۆری ینی ئەو ساڵ ئەمە لە 2020دا دوای کەرەنتینی کە دوکانمان کردەوە گوڵ زۆر بۆ سەر قەبر و جەنازە و مەراسیمی تازیە و ئەو شتانە ڕۆیشت بەڵام لە ئێستادا باشە لە خوای بەزیادبی تۆزێک کەم بووە ئێستا گوڵ لە بۆ خۆشەویستەکان دەڕوەوە یەک ئەفتەیە ڕاوستانی گوڵی سوور نییە دەڕوە بەردەوام بێجگە لە گوڵی سوور چی تری شەکڕن بە تایبەت گەنجان یاخود بڵێن ئاشقەکان پێنە لای ئێوە وەڵی ئەکسسوارەتی ئافرەتان زۆر باش سەرفەبی لەگەڵ گوڵیدا ئەیکڕن کوڕان ئەیکڕن باشن یان ئێستا ساڵانی پێش و بەڵێ ساڵ بە ساڵ جیاوازیە هەم لە مۆدێل هەم لە شتی باش لە شتی مارکە لە بڕاندە جیهانیەکان یعنی پار دەماندید جوورێکی تر بۆ پێرار جوورێکی تر بۆ ئەو ساڵ یعنی بەڕاستی بڕاندی جیهانی زۆر بەکاردێ لە ناو گوڵە ئەوجا زۆر یعنی بابەتێ خەڵک بەکاری دەینی ئەمەش لە دوکان لە بۆی دەڕازێنەوە بە خۆشمان هەمانە هەندێکیان لە دوکانی دەفرۆشن نمونەتان لایە قوت کەسەکە هەر کە خۆی داوایەکە یان ئێوە نمونەتان لای و پیشانیان کە بەڵێ لە چ جۆرەێکی بێت بەخۆی ئێستا لە سۆشیال میدیای
ڕکلامی لەبەر دەکەی مۆدێلی جوانی لای خۆی هەزەکە و بیرازێنێتەوە دوکانەکە شتوانێک کە مشتری تایبەتن بە خۆت دەزانن لە تۆ چتێت نییە و هەر بە تەلەفۆن داوا دەکەن یان سێ ڕۆژ زووتر دێن ئەو بابەتێک کە بە خۆ دەیانەوێت عەجزی دەکەن داوا دەکەن زووتر. چ پەیامێکە هەیە لێرەوە بیگەێنی فرسەتێکە بۆ خۆت ئەگەر بیگەێنی و بە گشتیش بۆ خۆشەویستان؟ وڵی پێم ئەوەیە لەم ڕۆژەدا لە چاردەی دوو هەموو ڕۆژەکانیان چاردەی دووبی ینی ئەو ساڵێک کە ئەمە پێدا تێپەردەبین 2022 تا کۆتایی ژیان هەموو ساڵێکمان هەر چاردەی دووبی هەر ڕۆژی خۆشەویستی بی ئەوە پیرۆزبایی لە خانەوادەی خۆم و ئەو کەسانەی دەور و بەرم و تەواوی ستافی کوردستان 24 و بەڕێست و زۆر سپاس پیرۆزبایان لێ دەکەم لەو ڕۆژدا ڕۆژی خۆشەویستیان پیرۆزبی. زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ دیارەکەشتان کە پێشکەشی پرۆگرامی ڕۆژ باشتان کرد. زۆر سپاس کاک ڕێباز کە ئەمڕۆ میوانی پرۆگرامەکەمان بووی بە هیوایین هەمیشە لە ناوخۆشەویستی و گوڵا بژین. زۆر سپاس بەڕێزی. زۆر سپاس. ئێستا پلەی گەرما لە وانی باکووری کوردستان 20 پلەی ژێر سفری سەدیە. ئەوە شوای کردووە بەشێک لە ئاوی تافگەی مرادیە بیبەستێت بەڵام ژمارەیەک لە ئەندامانی ڕێکخراوی چالاکوانانی شارەکە لە ناو سەهۆڵاوی تافگەکە مەلەوانیەکەن و ئامانج لە کارەکەشیان زیاتر ناساندنی ناوچەکە و ڕاکێشانی گەشتیارە لە هەموو وەرزەکاندا پێدەچێت دەرونیشیان گەرم بە یاخود عاشق بنوە توانن لە ناو ئەو ئاوە سەهۆڵەدا مەلەوانی بکەن. ئەندامانی ڕێکخراوی چالاکوانی دەریاچەیوان لە باکووری کوردستان سەرکێشی دەکەن و لە کەش و هەوای سارد و لە ناو سەهۆڵاوی تەفگای و مرادیە مەلەوانی دەکەن. سەرۆکی ڕێکخراوەکەش ئاماژە بەوە دەکات کاتێک لە ناو بەستەڵەک و بەفراودا مەلەوانی دەکەن هەست بە بەهێزی دەکەن. بە مەبەستی پاراستنی دەریاچەیوان و ناساندنی بە ناوچەکەمانە و چالاکیەمان ساز کرد. بەڕاستی کاتێک لە ناو سەهۆڵاوی دەریاچەکە و کەش و هەوای سارد و سایقەدا مەلەوانی دەکەین هەست بە بەهێزی دەکەین. تافگەی مرادیە خاوەنی جوانیەکی مێژووی و بێهاوتایە. ئێستا چالاکوانان و بەرپرسانی ئیدارەی پارێزگایوان هەوڵەکانیان بۆ ناساندنی زیاتری ناوچەکە چڕ کردوتەوە و دەیانەوێت لە هەموو وەرزەکاندا گەشتیاران سەردانی تافگەکە بکەن. سپاسی ئەندامانی ڕێکخراوی چالاکوانانی دەریاچەیوان دەکەین کە لە ڕێگەی سەرکێشی و مەلەوانیەوە کار بۆ ناساندنی ناوچەکە دەکەن. تافگەی مرادیە لە هەموو وەرزەکان جوانیەکی تایبەتی هەیە و دەمانەوێت زیاتر کار بۆ ناساندنی بکەین. تافگەی مرادیە لە پارێزگایوانی باکووری کوردستان بەرزەکەی 15 متر و جوانیەکی سەرنجڕاکێشی هەیە. دیمەنی تافگەکە لە هەموو وەرزەکاندا بە جیاوازێکی جوانەوە دەردەکەوێت. لە وەرزی زستان بەشێک لە ئاوی تافگەکەی بەستووە بەڵام ژمارەیەک لە ئەندامانی ڕێکخراوەکان و چالاکوانان لە ئاوی تافگەکە مەلەوانی دەکەن لە کاتێکدا ئێستا پلەی گەرمی لەوان 20 پلەی ژێر سفری سەدیە. دوو هونەرمەندی فنلەندی لەسەر ڕووبەرێکی فراوانی زەوی بە درێژی 160 متر بە پەت و بە پێڵاوی بەفر یاخود ئەو پێڵاوی کە تایبەتە بەسەر بەفر وێنەیەکیان نەخشاندووە. وێنەکە تا بەرەو ئاسمان بەرز بینەوە جوانتر دەرەکەوێت. ساڵانەش لە وەرزی سەرما و بەفربارین هونەرمەندان کاری گەورە و ناوازە بە بەفرەکەن و پەیکەر و وێنەی کۆشک و یاخود بڵێن مێژووی دەنەخشێنن. ئەو دوو هونەرمەندە فنلەندیا بە گەورەترین کاری نەخشاندنی وێنەکان بەناوبانگ بوون. یاخود بڵێن کارەکان زۆر گەورە بوو دەنگی داوەتەوە لە باکووری ئەوروپا ئەم کاری ئەوان بە گەورەترین کار و ناوازەترین کار تۆمار کراوە. سروشت لە خۆیدا پڕە لە جوانی هەندێک جار بە دەستی هونەرمەندان و نەخشاندنی کارێکی هونەری دوو هێندە سروشت جوانتر دەردەکەوێت. لە زەویەکی فراوانی دەرەوەی پایتەختی فینلەندا کە بە ئاست و بارستەی 30 سانتیمەتر بەفر لەی باریوە دوو هونەرمەند لەسەر ڕووبەڕێکی فراوان بە درێژایی 160 متر وێنەیەکیان بە پەت و پێڵاو و بەفر لە فینلەندا نەخشاندووە.
هەر بەشێکی بچووک لەم وێنەیە کە دەیبینن بە هاوکاری هەردووکمان دروست کراوە یەکێکمان بە پەت و ئەوەی دیکە لایەکی پەتەکە دەگرێت و بە شێوێکی ئەندازەی هەنگاو هەڵدەهێنێت. سەرەتا دیزایانی ئەم وێنە ئەندازەیە کە زیاتر لە بازنە پێک هاتووە لەلایەن ڕاوێژکارێکی تەکنۆلۆژی گروپێکی فەیسبوک لەسەر کۆمپیوتەر نەخشێنراوە. بەهۆی ئاڵۆزی وێنەکە دەبوو سەرەتا وەک پلانێک دابڕێژرێت دواتر بە هەنگاو و پێڵاوی سەر بەفر ئەو پلانە پیادە بکرێت. ئێمە لە ماوەی 3 کاتژمێردا توانیمان ئەم کار ئەنجام بدەین تەنیا هەنگاومان دەنا و کەشەکەش زۆر سارد بوو بەڵام بەڕاستی چێژبەخش بوو ئێمە پێشبینی ئەومان کردبوو کەوەندە بخانێت و پێشبینیەکەشمان ڕاست دەرچوو. بێگومان کارێکی لەم شێوەیە لە سەرزەوی دەرناکەوێت تا دیمەنەکە لە ئاسمانەوە نەبینرێت. پیشاندانی وێنەکە لە بەرزی ئاسمانەوە جوانی ئەم هونەرە و سەرنجی وردی ئەم کارە دەردەخات. ساڵانە بەهۆی بەفربارینەوە لە وەرزی زستان لە زۆربەی وڵاتانی سارد و بەفراوی جۆرەها هونەر بە بەفر نمایش دەکرێن کە دروستکردنی کۆشک و تەلار و پەیکەری بەفری یەکێکن لەو هونەرانە و چەند ساڵێکە نەخشاندنی وێنە لەسەر بەفر هاوشێوەی ئەم کارە هاتۆتە پاڵ هونەری بەفری. ڕووبار ڕەشید بە 4 زمان گۆرانێک بۆ کەرکووک تۆمار دەکات. ڕووبار ڕەشید کاکەی بە زمانەکانی کوردی، عەرەبی و تورکمانی و سریانی گۆرانێکی تۆمار کردووە کە ئاوازەکەی هونەرمەند ئەحمەد هەیاز بۆی کردووە و 5 شاعیر بەشداریان تیادا کردووە کە بەشی کوردی هەریەک لە ئارام پەشێ و سەلاح میرزا و نووسیویانە و بەشی عەرەبی حوسام سەبعاوی و بەشی تورکمانی قەحتان بەیاتی و بەشی سریانیش گۆرگیز جۆرج بیرۆکەی گۆرانیەکە لەلایەن هەژار ڕەشیدی هاوسەری کراوە و بەشداری شاعیرەکانیش هەر بۆ ئەوە بووە کە هەر نەتەوەیەک بە دیدی خۆی باسی برایەتی و پێکەوە ژیانی نەتەوەکانی کەرکووک بکات لە گۆرانیەکە. ئێستاش با بەیەکەوە بچینە بڕگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش لەگەڵ ژاکاڵ خۆشناو کە ڕاهێنەری وەرزشیە و زانیاری بەسوود لە ڕێنمایی و ڕاهێنانەکانی وەردەگرین. بزانین ئەمڕۆ چی بۆ ئامادەکردوین؟ ڕۆژ باش، هیوادارم هەمولایەکتان ساغ و سەلامەت بن. ڕاهێنانی ئەمڕۆ سوودی هەیە بۆ هەموو لەش، کاردیۆ و بۆسک. دەست پێ ئەکەین، پەنجەی پێ ئەژنۆ ڕاست بێت، شانەکانت ئەی بدواوە وێگت ئەبێ بۆ ژوورەوە، بەرینای قاچت دەستەکانت تێخەیەکەوە ئەی بخوارە و سەرەوە وەی گۆڕت ڕاست چەپ. ئاگادار بن کە نەفەسێکی قۆڕ بکێشن، سکتان بەنە ژوورەوە، پشتان ڕاست بێت، وەک هەموو جار 4 جاران 12 و 10 ثانیە ئیسراحەت دەکەی. ئەمە 4 جاران 12 دووبارەیەکەیوە. ڕاهێنانی دووەم، دەستەکانت تێخی بەدواوە، ئەنیشکت ئەبێ لەگە چۆکت یەک بێت. ئاگادار بن بەس یەک قاچ و یەک دەست ئێرە کارەکات. چوار جاران 12 وەی گۆڕن. ئەم ڕاهێنانە سوودی هەیە بۆ سک. و ئەوەستیت. ڕاهێنانی سێوەم بۆکس جەمپ. هەموو کەسێک تەختەیەکی هەیە لە ماڵەوە. ئەم ڕاهێنانە سوودی هەیە بۆ هەموو لەش.
خاستم بۆ خوارەوەی قاچ ئەتوانە بێ قاچ بێن بۆ سەرەوە و بێن بۆ خوارەوە ئەمە باشە بۆ ئەوانەی کە مشکلی ئەژنۆیان هەیە ئەگەر ئەمە ئاسان بێ بە هەردوو قاچ ئەتوانیت بچ بۆ سەرەوە ئەمە سێ جاران 12 دووبارە یەکەیوە ڕاهێنانی چوارەم لەسەر تەختە دانیشیت دەستەکەمت ئەبێ بە دواوە و قاچەکانت ئەبێ بۆ دەرەوە و ژوورەوە بۆ لای سکت ئەم ڕاهێنانە 4 جاران 12 دووبارە یەکەیوە پۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێ هات هیوادارم سوودتان لێ وەرگر بێت سپاس کە لەگەڵمان بوون خۆشەویستی کاتێک نییە ساتێک نییە ڕۆژێک نییە ساڵێک نییە خۆشەویستی هەموو تەمەنمانە بۆیە هەمیشە هەموو تەمەنزان لە خۆشەویستی و عشق و جوانیدا بێت ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن کە تایبەت بوو بە ڕۆژی ڤەلانتاین بۆ هیوایم کە هەموو ڕۆژێکتان لە خۆشەویستیا بێت و ماڵتانەوە و هەر شاد بن.